هەر بەسە بۆ ئەوەندەی کە بزانین لە کاتی خۆیان ئەبوو لەهەب کە مامی پێغەمبەرە صلی الله عليه وسلم سوورەتێکی لەسەر هاتۆتە خوارەوە تەبەت یەدا ئەبی لەهەبٍ وەتەب هەر بەسە بۆ ئەوەندەی کە بزانین کە ئەم قورئانە لەلایەن خوای پەروەردگارەوەیە ئەم ئاەتە لە مەککە هاتۆتە خوارەوە ئەم سوورەتە باسی کابرایەکە کە ئەبوو لەهەب ئەم ئەبوو لەهەبە ئەقڵی پێی نەشکاوە بێ بڵێ ئەی محەممەد أشهد أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله أو من مسلمان و إيمان دارم يتر تۆ چۆن ئەڵێی ئەچێتە ناو ئاگری جەهەنەمەوە خۆشی و ژنەکەشی هەر ئەمە خۆی معلومە کە لەلایەن پێغەمبەرەوە نییە عەلەیهی سەڵات وسەلام بەڵکو لەلایەن خوای پەروەردگارەوەیە کە خوای گەورە ئەزانێ علمی بەوە هەیە کە ئەبوو لەهەب خۆی و ژنەکەی بۆ ئیحرازکردنی پێغەمبەریش بێ بە سوحبەتیشەوە بێ نایە لە شوێنەکە ئەو شایەتمانە بێن هەرەوە خۆی کافیەکە فەرمێ تەبەت یەدا ئەبی لەهەبٍ وەتەب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب حتما أشياء ناو أقرأ ئەگەر ئەو بەهاتە بیوتایە ئەی محەممەد من ئیمان بە تۆ دێنم وەلەو نیفاقن یان بەگاڵتە پێکردنیش بواە یان بۆ ئیحرازکردنی ئەو بواە هەر ئەمە خۆی لە خۆیان معجزەیەکە لەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەم قورئانە خۆی دروستی نەکردە بەڵکو لەلایەن خوای پەروەردگارەوەیە کە علمی خوای پەروەردگار عیلاقەی نییە بە زەمان وەکو کە ئێمە نازانین سبەینێ چی ڕووەدا عیلاقەی نییە بە جێگا وەکو کە ئێمە نازانین لە پشت شاخی گۆیژەوە ئێستا چی ڕووەدا عیلاقەی نییە بە حاجبی بە بربەستی زانی و نەزانیوە چونکە خوای پەروەردگار هەموو شتێکی هەر زانایە بەسەر هەموو شتێکا وەکو خوای گەورە فەرمێ وەکان الله بكل شيء محيطا خوای پەروەردگار پەی و ئیدراکی هەیە بەسەر هەموو شتێکە بەڵام هەموو شتەکان ولا يحيطون بشيء من علمه وەکو کە لە ئاەت الکورسی هات